تاقیکردنەوە لەسەر یەکەم ئۆتۆمبیلی فڕی و دەستی پێکرد. ئۆتۆمبیلی فڕی و پێویستی بە کەمترین پێداویستی ژێرخان و چاکردنەوە هەیە. لەسەر بنەمای تەکنەلۆژیای فڕۆکەی بێفڕۆکەوان دروست کراوە. ژاپۆن دەستی کردووە بە تاقیکردنەوە لەسەر ئۆتۆمبیلی فڕی و لە یەکەم گەشتی تاقیکاریدا دەرکەوتووە کە ئۆتۆمبیلەکە توانای بڕینی گەشتەکانی خێراترە و ماوەیەکی کورتتر گەشتەکان ئەنجام دەدا. ئەم ئۆتۆمبیلە فڕیوە دەتوانێت پاڵپشتی کەمکردنەوەی قەرەباڵخی لەسەر ڕێگاکان بکە. جگە لەوەش هۆکارێکە بۆ کەمکردنەوەی پیسبوونی ژینگە. ئۆتۆمبیلی فڕی و پێویستی بە کەمترین پێداویستی ژێرخانی و چاکردنەوە هەیە بەراورد بە ئۆتۆمبیلەکانی دیکە، بۆیە چارەسەرێکی نمونەی پێشکەش بە بەکارهێنەران دەکا لە داهاتوودا. گەشتە تاقیکاریەکەی ژاپۆن پشڕاستی کردوێتەوە کە ئۆتۆمبیلە فڕیوەکە لەسەر ڕێڕەوی ڕاستی خۆیدا بۆ گەشتەکانی و هەروەها بەرزبوونەوەشی لەسەر زەویە. ئۆتۆمبیلە فڕیوەکە لە کاتی فڕینی ڕاستدا بەرز دەبێتەوە بۆ بەرزی 30 مەتر، پاشان دەست دەکات بە گەشتکردن بە مەودای تا 36 کیلۆمەتر لە ماوەی 3 خولەک و نیودا. ئەم ئۆتۆمبیلە 2 کورسی دانیشتن لە خۆ دەگرێت و لەسەر بنەمای تەکنەلۆژیای فڕۆکەی بێفڕۆکەوان دروست کرا بۆ پێی پاڵپشتی فڕین دەکات لە ڕێگەی پێشوەختە بەرنامەدانان بۆ ڕێڕەوی فڕینەکە بەبێ ئەوەی پێویستی بە فڕۆکەوان هەبێت.